بەپێی دەستور مادەی 30 دەستور مادەی 31 دەستور ئەرکی حکوومەتە پێداویستی تەندروستی پزیشکی چارەسەر و هەرچی شتێک لە پێویستە بۆ خۆپارێزی دابینکا بۆ هاوڵاتیەکانی لە نەخۆشخانە لە ئاستێکی بەرزە. هەروەها بەپێی یاسای ژمارە 15 ساڵی 2010 وەزارەتی تەندروستی ئەرکی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستانە بەپێی مادەی دووەم بڕگەکانی یەکەم 22 سیانزەیەم کە پێداویستی پزیشکی و تەندروستی و چارەسەر بۆ هاوڵاتیەکانی دابینکە بەبێ جیاوازی. هەروەها بەپێی مادەی دووەم لە یاسای ژمارە 4 ساڵی 2020 مافی نەخۆشە جیاوازی لەگەڵ نەکرێ و پێداویستی پزیشکی بۆ دابین بکرێ و چارەسەری تەندروستی و پزیشکی بێ بەرامبەر پێشکەش بکرێ. لەوەش زیاتر ئەم کابینەی نوۆی حکوومەتی هەرێم لە هێڵە گشتیەکانی خۆیان لە بواری خزمەت گوزاریەکانە بەڵێنی داوە نەسەن ئەمە بەڵێنەکەیەتی کە کار دەکەین بۆ باشترکردنی کەرتی تەندروستی گشتی و گەیاندنی خزمەتێکی باشتری تەندروستی بە هاوڵاتیان و هەوڵی جێگیرکردنی سیستەمی بیمە یاخود دڵنیایی تەندروستی بەپێی پێوەری گونجاو. طبعاً بێجگەلەوەی بە هیچ جۆرە کاریان نەکردووە بۆ ئەوەی دڵنیایی تەندروستی بیمەی تەندروستی بۆ هاوڵاتیان کان خزمەت گوزاریەکانیش ساڵ بە ساڵ پاشەکشەیان کردووە لە بواری نەخۆشخانەکانی کەرتی گشتیە بە جۆرێک ئاستی پێشکەشکردنی خزمەت گوزاری بە تایبەت نەشتەرگەری مامناوەند و گەورە بۆ لە 150 کەم بۆتەوە. ئەمە بارگرانیەکی تەواو قورسی بۆ هاوڵاتیان دروست کردووە. کێشەیەکی تر کە سەبارەت بە پاشەکشەی کەرتی گشتی نەخۆشخانەکانە و نەخۆشخانە حکومیەکانە پەیوەندی بە خەرجکردنی ماف و شایستەی کۆمپانیەکانی دەرمان و ئەو کۆمپانیانی کە پێداویستی تەندروستی دابینەکەن بەپێی ڕێنماییەکی وەزارەتی دارایی تەنها لە ساعت 2 بۆ کۆمپانیەکان خەرجەکاتەوە. ئەمە بۆتە هۆی ئەوەی یەک پۆخڵەوات 2 کۆمپانیەکان هەموو کۆمپانیایەکی بە کوالێتی نەچێتە پێشەوە و سێەم ئەو کۆمپانیانەی کە بە پارەی زۆر لەسەر حکوومەتی ئەژمارەکەن کە ئەمە دیسان لەسەر خەزێنەی گشتی ئەکەوێت. خاڵێکی ترەوەیە جیاوازی ئەکرێت لە خەرجکردنەوەی پارەکان بۆ کۆمپانیەکانە. خاڵێکی ترەوەیە کە کۆمپانیەکان ئێستا ئیتر ئامادە نین بەو جۆرە بەردەوام بن داعمی کەرتی تەندروستی بکەن و دەرمان و پێداویستی پزیشکی دابینکەن. خاڵێکی تر لە هەر هەمووی کێشەتر ئەویش تایبەتە بە سلێمانی ئەوە نزیکە 1 مانگە ئەو لە ساعت 2 بۆ کۆمپانیەکانی دەرمان و پێداویستی پزیشکی ئەوانەی پێداویستی پزیشکی دابینەکان بەپێی تەندەر خەرج ناکرێت. ئەمە مەترسیەکی گەورەی لەسەر خەڵکی سلێمانی دووهێندە کردووە.